ئێمە ئەمڕۆ وەکو لێژنەی کاری هاوبەشی هەر سێلایانی چەپی کوردستانی کە پێکاتوە لە حزبی شوعی کوردستان، حزبی زەحمەتکێشانی کوردستان، بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ گەیاندنی یاداشتنامەیە کە هاوپێچە بەدەیان هەزار ئیمزای چین و توێژەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دژ بە سیاساتی ئابووری حکومەتی هەرێمی کوردستان و مەبدەعەکەی ئەم ئیمزایانە کە پرۆسەیەکە بەردەوام دەبێ دژ بە سیاسەتی نیولوبرالیزمی حکومەتی هەرێمی کوردستانە و بەتایبەتی ئێستا لە کارەبا جوزئێکی پێک دەهێنرێتن سیاسەتەکە بۆ ئاراستەیە کە حکومەت بە ئاراستەی سیاسەتی نیولوبرالیزم خۆی لە بەرپرسیارەتی دابینکردنی خزمەتگوزاری و بەرپرسیارەتی لە ژیانی جڤاچی و ئیجتیماعی بەخشێنێتەوە و ڕۆڵی حکومەتی حارس و پاسەوان ببێنێ کە بەداخەوە لێرە ئەمڕۆ لەش نابینێ و لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ بەرپرسیارەتیەکانی لە ژیانی ئیجتیماعی نامێنێ باج و سەرانە و هەروەها زەریبە و کۆمەڵێک ئەرک لەسەر هاوڵاتی جێبەجێ دەکا لە کاتێک ئەو هیچ ئەرچێک لەسەر خشانی خۆی جێبەجێ ناکاتن. پێمان وایە ئەم سیاسەتە وەکۆی ئێستا داتاکان پێمان دەڵێ ڕێژەی هەژاری و بێکاری زیاترەکە و هەروەها بزوتنەوە ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکانیش زیاتر لە هەڵکشانە بن. بۆ ئەم بەبەستە ئەمڕۆ ئێمە لەگەڵ لێژنەی پیشەسازی و زەکۆ بنەوە یاداشتەکەمان پێیاگەاند بەداخەوە لە ڕاستی ئێمە ئەو ڕخنەیە دەگەێنین کە تا بە ئێستا ئەم لێژنەیە سیاسەتێکی ڕوونی نییە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکە دەڵێت چی لە بەرژەوەندی هاوڵاتی بێ لە کاتێک ئێمە باش دەزانین فرۆشتنی کەرتی کارەبا کە بۆ معلوماتی دەستگاکانی ڕاگەیاندن لە قۆناغی کۆتاییدایە دوێنێ وەزیری کارەبا لەگەر ئەم لێژنەیە کۆبۆتەوە و تەنانەت دەیانەوێت گۆڕانکاری هەیکەلی لە یاساکانیش بکەن بۆ ئەوی کۆی کەرتی کارەبا لە هەرێمی کوردستان وەکو کەرتەکانی تر هەڕاز بکرێ و بدرێ بە کەرتی تایبەت و هەمووشمان دەزانین کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان چ جۆرێکە و چێ لە پشت کەرتی تایبەتە. ئێمەی هاوڵاتیان و لایەنی مەدەنی و سیاسی کە ئەم داواکاریەمان واژۆ کردووە پێمان وایە ئەم هەنگاوە زیان بە داهاتی گشتی و بە هاوڵاتیان دەگەێنێت و لە جیاتی ئەمەش داوا دەکەین. هەنگاوەکان بۆ پێدانی کەرتی کارەبا و سەرجەم کەرتە گرنگەکان دەستبەجێ ڕابگیرێت لە جیاتی ئەوەش چاکسازی ڕاستەقینە لەم بوارەدا جێبەجێ بکرێت کە ببێتە هۆی دابینکردنی خزمەتگوزاری گشتیەکان و کارەبای بەردەوام بە نرخی گونجاو بۆ هاوڵاتیان. ئەرچی حکومەتە پلانی چارەسەرکردنی بێکاری و هەژاری ڕابگەێنێت لە چوارچێوەی پێداچوونەوە بە سیاساتی ئابووری بەرخۆری مۆنۆپۆڵکراو وەک لە یاسای چاکسازی داهاتووە پێویستە پاشەکەوتی موچەی فەرمانبەران و کرێکاران بداتەوە و لە کاتی خۆی بەبێ لێبڕین موچە دابەش بکات و ڕۆڵی خۆی لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و تەندروستی گشتی ببینێت بەتایبەتی لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. تێبینی ئەم یاداشتە هاوپێچە لەگەڵ فۆرمی ئیمزای 32,360 هەزار لە چین و توێژەکان لە سەرتاسەری کوردستان.